سڵاتان لەبێت لە کەرکووکی قودسی کوردستانەوە لەگەڵتانی نەمڕۆژ لە بەرنامەیەکی تایبەت لەگەڵ بەشێکی زۆر لە چین و توێژەکانی ئەم شارە کە بێگومان تا دێت پانتایی بازنەی پشتیوانەکانی لیستی ژمارە 142 لیستی هاوپەیمانی هێز و ئیرادە بەرەو پێشەوە دەڕوات و ئەمڕۆ دەمەوێت لە زاری خۆیانەوە لە زاری بەشێک لە چین و توێژەکانی ئەم شارەوە کە بێگومان ئەم شارە شاری پێکەوە ژیانە باس لە ئەو کێشە و گرفتانە بکەین کە ئەمڕۆ هەیە، باس لە پەیوەندی کۆمەڵاتیەکان بکەین، باس لە پێکەوە ژیان بکەین، باس لەو خەمانە بکەین کە ئەم لیستە یاخۆ چاوەڕوانەکانی ئەمانە لەم لیستە کە بۆیان بێنێتە دی. ئەمڕۆ کۆمەڵێک کەسایەتی جیاوازمان لەگەڵدا لە بوارە جیاوازەکانەوە لە لای دەسە ڕاستی منەوە کاک سۆران داودی کە بەڕێزان وەکو ڕۆژنامەنووس لەگەڵمانن زۆر بەخێر بن، خاتو ژیان حەمیدی کە وەکو چالاکوانی مەدەنی کە مام ئەنوەر ڕەفیق جاف کە بێگومان کەسایەتی کۆمەڵایەتیە، مام عوسمان عەبدولکەریم کە بێگومان ئاغای زەنگەنن کامڕۆ لە لامان میوانن، مامۆستا کەمال شەریف کە بەڕێزیان سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستانن لقی کەرکووک و زۆر بەڕێز کاک بەختیار محەممەد کە بەڕێزان ڕۆژنامەنووسن. زۆر بەخێر بن هەموو لایەکتان، سڵاوتان لەبێت. کاک سۆران با لە تۆ دەست پێ بکەم. تۆ بەخۆ ڕۆژنامەنووسی چەند ساڵە لە نێو خەمی ئەم شارە دایت و ئێستا ئەم دۆخی کە ئێستا کەرکووک هەیەی جێگەی ڕەزامەندی تۆیە؟ ئەم دۆخەی ئێستا با بڵێن ئەگە باسی دۆخی سیاسەکە بکەی بێگومان جێ ڕەزامەندی ئێمە نییە، بەڵام ئەوەی کە بینیمان ئێستا ئەو بزوتنەوەی هەیە بۆ ئەوەی خەڵک بچێت دەنگ بدا، بۆ ئەوی گۆڕانکاری بکرێت، بۆ ئەوەی جارێکی تر دەسەڵات بگرێتە دەست، بەڕاستی ئەمە جێگەی ڕەزامەندی ئێمەیە. دوێنێ پێشوەخت یانی من ئەوەی دوێنێ کە بینیم هەستم کرد دەنگدانێکی پێشوەخت بوو بۆ لیستی 142 یەکێتی نیشتیمانی کوردستان و حزبی شیوعی، یانی با بڵێن کەرکووک هێز و ئیرادەمانە. بەڕاستی من بێگومان ئەبینم ئەم لیستە نەک لەبەر ئەوەی ئەمە لیستی کوردە، نا ئەمە لیستی هەموو کەرکووکیەکانە، ئەمە لیستێکی کەرکووکیانەیە، ئەمە لیستێکە لەسەر ئەو بنامە و ئەو فکر و ئایدۆلۆژیایی کە مامجلال لەم شارەیە بنیاتینا دروست کراوە. یعنی ئەمە لیستی بیر و بۆچوونی ئەم لیستە بیری و بۆچوونێکی کەرکووکیانەیە بۆ هەموو کەرکووکیەکانە، بۆ کوردە، بۆ عەرەبە، بۆ تورکمانە، بۆ کورد و ئاشووریە. ئەمە لیستێکە سەیری ئێستای کەرکووک ناکە، سەیری دواڕۆژی کەرکووکە، لیستێکە بەڕاستی ینی ئەوەی ئەو جۆش و خۆشەی دوێنێ بینیمان، یعنی ئەمە هینی دووباتی کردەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی یعنی با بڵێن کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستانەوە، یەکێتی نیشتیمانی کوردستان کەرکووک ئەو لیستی 142 لیستی 142 کەرکووکە. بەڕاستی ئەوەی دوێنێ ڕوویدا یان شتێ بوو لەگەڵ ئەوەشە من ناڵێم بەهار بێنە چۆکان ڕێگاکەمان سەختە، تەنگ و چەڵەمەی زۆرمان لە پێشە، شتی زۆرمان لە پێشە، بەڵام لەو باوەڕم ئەم لیستە ئەوانەی لەم لیستەن ئەتوانن بەسەر ئەو تەنگ و چەڵەمەیە زاڵ بن، ئەتوانن زۆر حلولی ئانی و زۆر باش بۆ خەڵکی کەرکووک پێشکەش بکەن و بتوانن کەرکووک لەم خۆناغەوە ببەنە خۆناغێکیتر. بەڕاستی کەرکووک پێویستی بۆیە لەم خۆناغە ڕزگاری بێت. زۆر باشە، دەتە پرسیایترش مەبێت لەگەڵ کاک سۆران. ئەچمە لای خاتو ژیان حەمید وەکو چالاکوانێکی مەدەنی. خاتو ژیان تا چەند هەستەکەی لە پەیڕە و پرۆگرامی ئەم لیستەیە ژنان خۆیان دەبیننەوە؟ دەستان خۆشە بۆم بەرنامەیە. بەڕاستی من وایە بینم چونکە لە هەر چۆن کە لە جەنگەکانە یا ئەو زەرەرەی بەر کۆمەلگاکە ئەکەوێ ژن و مناڵ ینی ئەولیەتیان هەیە. بۆ نمونە دایکی پێشمەرگەیە، دایکی ئەو گەنجەیە کە ئەکوژرێ، دایکی ئەو مناڵانەیە کە زەرەر من دەبن. بە هەمان شێوە لێرانە بێ بیر لەوە بکەینەوە کە وەکو دایک نەیەلین مناڵەکانمان تووشی ئەو نەهامەتیە ببنەوە جارێکە. بۆیە ژنان لێرە بە تەئکید ئەبێت هەوڵی خۆیان بن بۆ سەرکەوتنی ئەم لیستە لیستی 142 هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە. بە دڵنیایە وەکو وتم چۆن زەرەرمەند دەبین، بە هەمان شێوە گەر سەرکەوتنی ئەم لیستە بۆ بەرەو پێشچوونی چاکسازی بێ لە شاری کەرکووکە ئەو نەهامەتیانە جاری کە دووبارە نەبێتەوە، بە تەئکید ژنان سوودمەندی یەکەمی شەڕ. هەندێکەڵێن ئەمە بەس تەنها گۆڕینی دەموچاوە و هیچ گۆڕانکاریەک نایەتە پێشەوە و نایەتە ئاراوە. ئەم جۆرە بیرکردنەوەوانە تا چەند دروستن، تا چەند خزمەت بەم شارە ئاکات؟
ئەگەر لە ئیستایە مەسەلەن چۆن بیریان کردوتەوە بەڵام ئەبێ ئێستا بیرکردنەوەیان جیاواز بێ بۆ نمونە ئێمە لەم لیستەیە 30 کاندیدمان هەیە بڕوا بکە ئەگەر تاک بە تاکیان یعنی هیچیان ئەو کەمە ئەوە نین کە بڵێ ناتوانن داکۆکی بکەن لە لیستەکەمان ئەبێ وا بیر بکەینەوە ئێمە ئێستەکانە گۆڕانکاری هاتووە بەسەر هەموو شتەکانە هەموو بابەتەکانە وە تایبەت یعنی ئێمە باسی ئەوە بکەین وەکو ژن من ئەڵێم 8 ژن هەیە لە ناو لیستەکەمانە هەمویان یەک لە یەک زیرەکترن لێ هاتووترن ئەتوانین داکۆکی بکەن لە مافەکانمان هەموو هەمیشە ئەو قسەیەمان کردوێتەوە ئەشیلێمەوە کاتێک کە من کێشەیەکمە بێ ڕەنگە مامۆستا عەفۆنیا کاک ئاغا یا مامۆستا لە من نەگەن بەڵام ژنەکە بێ لە من ئەگا ئەزانی کێشە و نەحەمەتیەکانی من چییە بۆیە ئێمە لێرە داوا لە دایک و کچان و ژنان ئەەکەم دەنگ بن بە لیستەکە لە ناو لیستەکەشە هەمویانمان پێ باشە بەڵام باش ژنان بە دەنگی خۆیان بە ئەولێتی خۆیان بچنە پێشەوە بووی بتوانن داکۆکی بکەن لە مافەکانمان زۆربەی کات مەسەلەن کاتێک کێشێکمان بەسەرادێ ئەبێ یاسایەکە بێ قانونێکە بێ کە بە یاسا داکۆکی لە مافەکانی ژنان بکەین بەڵام لێرەیە نیمانە ئەسڵەن لە دوای 16 ئۆکتۆبر و دەرهاتەکانی ئەو هەڵبژاردنەی کە عەفۆن بۆ فیدرالی دەرهاتی ئەوەی لە کەوتەوە کە 16 ئۆکتۆبر هاتە ئاکاوە لە دوای 16 ئۆکتۆبریشەوە نەک تەنها ژنان هەموو کەرکووک بەو نەهامەتیە تێپەڕیوین کە هیچ شتێک لە دەسەڵاتی ئێمەیان نەماوە ئێمە ئێستەکانە لێرە بە هەموو هێزێکمانەوە داکۆکی لەو لیستاکەین لیستی 142 و لەناو ئەوانشە کاندیدەکانمان سەرکەون بۆ ئەوەی کە بتوانین ئەو مافانەی کە زەوت کراوە لێمان باش دواتر گەڕێمۆلات باسێکەوە بۆ بکەی ئەم ژنانی کە ئێستا کاندیدن بۆ ئەم لیستە تا چەند تۆستەکی یەکێتی کە ژنانی خاوەن کارامە و بە ئەزمموی هێناوەتە پێشەوە دەبنە نوێنەر و نمایندگی ئێوە لە دواتر لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڵام دەچمە لای مامەنوەر ڕەفیق جاف کە بڕێزان کەسایەتی کۆمەڵایەتین مامەنوەر زۆر بەخێر بیت پەیوەندی کۆمەڵایەتیەکان لەم شارەیە هەمیشە تونوتۆڵ بووە لە هەموو پێکاتەکان سەردان و هەمووشۆ لە بین یەکترا هەر هەبووە ئێوە وەکو هەم عەشیرەتی جاف هەم وەکو کەسایەتی کۆمەڵایەتی پێتان وایە ئەم هەڵبژاردنە دەتوانێت گڕوتینێکی زیاتر بدات و پەرەیەکی زیاتر بدات بەم پەیوەندی کۆمەڵایەتیانە بەڵێ من دەستخۆشیتان لەکەم بۆم دانیشتە ئێمە هەر هەوڵمان داوە لە کەرکووکە لەگەڵ عەرەب لەگەڵ تورکمان لەگەڵ کورد لەگەڵ هەموو کەسەکانە دانیشتوینە هەرگوتومان ئێمە براین ئێمە تەباین ئەبێ تەبابین برابین بۆ ئەم وڵاتەی خۆمان نە ئێمە توانین بەبێ عەرەب بژێن نە عەرەب توانێت بەبێ ئێمە بژێ نە تورکمان توانێت بەبێ کورد و عەرەب بژێ گشتمان بەیەکەوە توانین ئەمە چۆن تیانگەینین ئەم پێکەوە ژیان و نەژەی نەبەیەکەوە چۆن تێبگەین ئێمە زۆر لە مۆتەمەر و دانیشتەکانە لەگەڵ شێخەکانە دانیشین لەگەڵ عەرەب تورکمان گشتمان بەیەکەوە دانیشین جەنابی ماماغاش دانیشتووە ئەزانێ ئێمە هەموو کاتێک گوتومانە ئێمە گشتمان لە ئادەمینەوە ئادەمیش لە خۆڵەکان جیاواز نەبوونەکەم خۆڵە کوردی لێ دروستەکرێمە عەرەب و مەتروکمان ڕاست لغەکانمان جیایە ئێمە براین لە تاریخ حیاتمانە هەر بەیەکەوە ژیاوین بەیەکەوە دانیشتون بەیەکەوە مڕک و سەروەتمان بەیەکەوە شەریکە لە ناو عایلەکان خۆتانیش نەسیحەت مناڵەکانتان بکەن نەرەن ئەوە کوردەوە ئەوە عەرەبەوە تورکمانە پەنجە بۆ یەک درێژ مەکەن بتوانن هاوکاری یەک بکەن تێکەڵ بن بەیەکەوە چاکەکار بن لەبەر ئەوەی کە بتوانین کۆمەلگایەک دروست بکەین لەبەرەوەی بتوانین کۆمەلگایەک کەم دروستمان هەبێت لەبەرەوەی بتوانین بەیەکەوە بە برایەتی و تەبایی بژین هەموو کاتێ ئێمە نەسیحەتمانەوە بۆ هەموو قەومێت و ئەقەلیاتەکە باشە مامەنوەر پەیوەندی کۆمەڵایەتەکان لە سەردەمی ڕەحمەتی مام جەلال لەگەڵ ئێستایە لە کەرکووک یاخود ڕۆڵی مام جەلال لە برەودان بە پەیوەندی کۆمەڵایەتیەکان چۆنی تەماشاکەیت وەڵا تەبعان مام جەلال خۆی لە عێراقا ئاوەدانی بوو مام جەلال لە عێراقا خۆی ئاوەدانی بوو هەموو خەڵک ئەو وەختە پەیوەندی باش بوو هەموو ئەو وەختە مام جەلال مابوو لە ئیستا بەقووەتر بوو تون و تۆڵتر بوو پێکەوە ژیان باشتر بوو خەڵکەکان ارتیباتی زیاتر بەیەکەوە هەبوو مشکیلە کەمتر بوو لە ناو حکومەتیش تون و تۆڵتر بووە ئیستا نەبوو کە لەگەڵ کووردا هەرجانە جارێک پامان لێتون کە بیان وەکمان پێ بگرێ لە کاتی مام جەلالە هەرگیز نەیانتوانیەوە بکەن ڕاستە کە دەستە خۆش بەچمە لای مام عوسمان عەبدولکەریم کە بەڕێزان ئاغای زەنگەنان مام عوسمان زۆر بەخێر بیت سڵاو لە بێنجا هاوڕێیان پێشەوەی دەست بکەین بە بەرنامەکەیان و کاتەکە زۆرتری ئێمە قۆمان متتەفقین لەوەی لەگەڵ تۆ قسە بکەین زۆر بەخێر بێ دەستخۆشیتان لێکەم زۆر سپاسانەکەم بۆم دیدارە پیرۆزە زۆر سپاس لەگەڵ ئەم پیاوە بەڕێزانە و خوشکە بەڕێزانە بەڵێ تەبیعی معلوم جەنابتانە
ئێمە وەک شاری کەرکووک بەڕاستی شاری کەرکووک بە شاری خۆمان نەزانین من دووسێ خاڵەیە حەزەکەم گرنگە باسی کەم معلوم جەنابتانە ئێمە وتومانە کەرکووک کوردستانی هەموو کاتێ باسیمان کردووە ئەگەر بێت و ئێمە ئمڕۆ کەم تەرخەمی بکەین کەوان نێرین کەسەکانمان بڕۆ بۆ دەنگدان و نەڕۆن بۆ ئینایا کێشەیەکیانەیە لەگەڵ کەسانێکە یا ئیشیان بۆی نەکراوە معلوم جەنابتانە خۆ تەعیناتە و کۆمەڵی نوقسانی هەیە و کۆمەڵی خەدەماتە و نەکراوە وەک پێویست بەڵام ئەوە ناگەێنێ ئێمە کەوان نەڕۆین بۆ سەر سنووقی دەنگدان من ئەلێرەوە لەناو ئەم کۆمەڵە بەڕێزەیە هیوا و ئاواتم ئەوەیە لە هەموو خزمان هەموو سەر و کۆزەکانیش بەبان ئاشتەکان خۆیان نەگەرێ بگەڕێن ئەمە واجب سەرشانیانە ئەمە ئەوەی من بە بچوونی خۆم ئەو کەسەی کەوان نەڕوا بۆ دەنگدان منەڵێم خاوەن ئیمان نییە چۆن بۆ ئێمە لە بیرمان نەچێکەوە مەثەن لە ڕەحیماوە چیان کرد بۆچی هاتن جادەیەکی کوردیان گرت بۆچی نهاتن لەناو بۆچی قاپی محافظەیان نەگرت مەثەن کەوا داواکەن کەوا چیانەوە چیانەوە بۆ هاتنە ناو شارەکەی کەرکووکەوە بۆچی لە ڕێی بەغا دروستیان نەکرد ئەی بۆ ئێمە نەماتوانین بڕۆین ئەوە لە شوێنێک ئەمە بەست لەوەی هەندێک حزب هەیە مزایدەیەکی سیاسیەکە و غەڵەت قبول ناکە ئەوە کۆمەڵی حزب مزایدی سیاسیە کرد فی سەبیل ئەوەی لە ناوبردننی ئێمەوە بە تایبەت یەکێتی چونکە یەکێتی خاوەن کەرکووکە هینی 142 با پێتان بڵێم من خۆم یەقینم لە ناو کۆمەلگا ئەسوڕێمە ناو کەسەکانیش ئەسوڕێمەوە یەقین بن ئێمە لە 8 کورسی زیاتر ئێنین بۆ تاریخیش باسەکەم مامۆستا کەماڵیش دانیشتۆ و پێش ئەمەش لە پەرلەمانتار توانیمان وتمان ئێمە چەند کورسی دێنین حەمد بۆخوا وەک عەشەتەکان توانیمان ئەم کورسیانەیش دەست بەکاری بێنین واتێ وەکو عەشرەتەکان وەکو هۆزەکان ئەو پشتیوانی خۆتان ئەم هەڵمەتی کە ئێستا هەیە ئەزان لە ناو خەڵکان ئێوەش بێ کێشەنین هەموو کەسێک هەموو خەڵکی ئەم شارن کێشە و گرفتەکان چین ئاغاوی کە دێتە لای ئێوە خەڵک باسیەکە ئەمڕۆ لە کەرکووکە هەیە و خوازیارن ئەم لیستە گۆڕانکاری لەو کێشانەیە بکات چین زیاتر قوربان دووسێ خاڵیان هەیە ئەوان کە داواکەن یەکەم داوای تەعیناتێکەکە مەثەڵەن ئێستا من کۆمەڵێک کەس دێت داوای تەعیناتەکە ئەڵێم کاکە شهادەت چیە لە شهادەم نییە ئیمڕۆ معلوم جەنابتانە کاکە دنیا گۆڕاوە ئیمڕۆ بێ شهادە ناکری حتا پۆلیسێکمان بۆ تەعین ناکەن بێ شهادە ڕاست ئیلا گەرە شهادەی شەشی بتایی بێ متەوەسەیە بێ ئەمە خاڵێک خاڵی دووەم مەثەڵەن تۆ بتەوێنێتەوە خەدەمات کات خۆی مەثەن بوجە ئەوە نەهات بوجە ئەوە نەهات یا بوجە بەهاتایە معلوم جەنابتانە ئێمە لە ئێمەیان دابڕی یعنی لە سنوورەکانی خۆمان دابڕ مەثەن بۆ هەموو شوێنەکانمان ناکرا اینجا ئەوان کۆمەڵی ئەو خەدەماتانەیە ئەوێ ئەو شوێنانەیە ئەوێتەوە بەس ئەیانەوێت چەمەندۆیەکی بکەن کۆڵانەکان بکرێت بەڵام ئەمیش بە پێی ئیمکانەمە ئێمە ناتوانین زەخت بکەینە سەر مەثەڵەن بەڕێوەبەری بەلەدیات و یا حزب لایەنە سیاسەکانی خۆمان یەکێتی کەوا بڵێن کاکە بتوان ئەمە بکات ئیمکانیەتمان نییە مەثەڵەن ئیمکانیت کە هەبوایە ئەماتوانێ مشتێ بکەین کۆمەڵێ داواکاری هەیە بەڕاستی دیاوارەکان نەختێ قورسە بەڵام ئەکرێتیش ئینشاءالله دەسەڵات دەتوانین وەری بگرین من چی ئەڵێ من ئەلێرە خاڵێک بۆ تاکی دەکەمە سەر ئێمە مەسی محافەزا زۆر جیاوازیە لەگەڵ پەرلەمانتارە ڕاستە پەرلەمانتار ئێوە 60 دانەمان هەیە لە بەغا بەپێی ئیتفاق نەبێ ناتوانین هیچ شتێ بکەین بەڵام لە کەرکووک ئێمە گرنگ ئەوەیە کەرکووک ئێمە چارەسەر بکەین کەرکووک ئەگە ئێمە بێت و ئەو دەنگانەی کەوا خۆمان نێنین لە 8 دەنگ زیاتر نێنین ئێمە هیچمان پێ ناکرێت چکەم تو بتەوێ نەتەوێ نایاران ئێمە مەثەڵەن ڕێکەکەون ئێستا هەمویان کاتێک کە ناو کوردێ گشتیان ڕێکەکەون بەرامبەر کوردەکە واجب سەرشانمانە ئێمە لەبەر ئەوەی بۆ دەنگدان ئەم سەفەرە زۆرینەکەین لەبەرەوەی ببینە خاوەن ئیرادە کە بووینە خاوەن ئیرادە ئێمە دەسەڵاتی محافەزەمان وەرگرت چۆن معلوم جەنابتانە مەز محافەزە شتێکی تەشریعیە و کاتە ناتوانێت یعنی ڕاسەن تەنشری دەنفیزیشە بۆ خۆی ڕاسەن هینەکات ئەتوانێت بڕیار لەسەر هەموو شتێک بدات محافظ کە بتوانێت کارێکی خراپ بکات کۆبوونەوەیەکەکەن لایەدن یعنی قەراری ئەوەیان هەیە جابۆی کەم ئەبینە خاوەن ئێرادەیەکی چاک ئەگەر بێت و ئێمە هەمومان هەوڵدەین بۆ دەنگدان بچینە سەر سنووقەکان بۆ خزمان و کەسان و هەموو کەرکوچیەکان گلەی و ئەم هینەکان بخەینە دوای دەنگدان ئەم سەفەرە من ئەڵێم چونکە ئەوانەی کەوا ئەو شتیان کرد ئەو ڕۆژە هەڵسان چەپڵە لێدانیان لێدا وتیان کورد بە مۆسیقا و دۆڵ و زوڕناوە هاتوونە ناو هینەکەوە برا عارەبەکانمان هەڵسن دەنگ بدەن با کورد سەر نەکەوێ بەخوا منەمە لە دڵم دەرناچێت حقیقت یا وەسف العاسی دەرچووە ئالەم چەپڵی بۆ لێداڵێ دەستت خۆش بێ توانیمان ئێمە ئەو بەئیرادی خۆمان هەموو شتێ بکەین بۆ ئێمە بێلین ئەم پیاوانە لە ناو شارەکەی خۆمان کە شاری کەرکوچی ئێمە بە کەرکوچی معروفە ئەگەر ئێمە ئیسپاتی نەکەین لە دەنگدانەکەمان نەڕۆین ئەگە ئەو دەنگە زۆرە نێنین معنای ئێمە هەموو شتەکانمان بەهەڵە بووە کەوتومانە کەرکووک کوردستانی معنای کەرکووک کوردستانی هی ئەوانە
زۆر باشە مامۆسپانە گەڕێم وڵات ئەسمە لای مامۆستا کەمال شەریف سەرۆکیەکێتی مامۆستایانی کوردستان لەقی کەرکووک مامۆستا لەگەڵ چەند مامۆستایەک و واری پەروەردەیە قسەم کرد ینی پرۆسەیەکی تعریبی پەروەردەیش خەریک ئاسەری هەڵداوە لە کەرکووک ئەم پرۆسەیە چاوەڕوانیتان چییە لەم لیستە کە بتوانین ئەم ئاستەنگە تێپەڕین ئەم دژواریە تێپەڕین لە بواری پەروەردەشدا زمانی کوردی بکەینەوە بە زمانی هیچ نەبێ ڕسمیە دووەمی ئەم شارەکە ئێستا لە هەندێک خوێندنگەمانەیە باسی دابشکاریەکەکەن چوار لە سەردەمی مامە کە دابشکاری کراوە بەسەر خوێندنگەکاندا چوار خوێندنگە کراوەتەوە بۆ چوار پێکاتی جیاواز ئێساڵە نەم ژمارەش کەمتر بۆتەوە بەڵێ سەرەتا هیوای سەرکەوتن بۆ لیستی هەوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە و ئیشەڵڵا لە داهاتووە لە هەڵبژاردننی هەژدەی دوانزە دەنجیشی باش بەدەستێنێت چونکە تاکە لیستە کە ئەتوانەیە خزمەتی شاری کەرکووکە تاکە لیستە کە نەیەڵێ ئەو غەدری لە کەرکووکە کرێ و لە کەرکووکەکانە کرێ کە نەیهێڵێت ڕاستە ئەوەی کە باست کرد لە ناو پەروەردەیە تعلیبێکی یەکجار دەستی پێ کردووە بەڵام وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەنگاربوونەوەی ئەو تعلیبە بووتەوە ئەمەش بۆ ئەوەی زیاتر هەڵ نەداتەوە زیاتر تەسیرمان لێ نەکات و دەبێ خەڵکی کەرکووک خەڵکی بە شەرەفی کەرکووک بتوانێت دەنگەکەی خۆی بدات و ئەو تعلیبە ڕابگرێ ئەو بوو ئێمە لە ڕابردووە بینیمان لە 16 ئۆکتۆبەر پێ 16 ئۆکتۆبەر کۆمەڵێ پۆست لە ناو بەشەکان بەدەست کردەوە بوو لە ناو پەروەردەی کەرکووکە بەڵام بەداخەوە لە دوای ئەو 16 ئۆکتۆبەر کۆمەڵێ بەش لە دەست درا ئەوە بوو یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە حزب بوو لە کەرکووک مایەوە خزمەتی شاری کەرکووکی کرد و خزمەتی خوێندنی کوردی کرد و نەیهێز زیاتر ئەو بەشانەی تر وەربگیرێتەوە بۆیە من لێرەوە داواکارم لە خەڵکی بە شەرەفی کەرکووک وەکو مامۆستایەک داواکەم بۆیە زیاتر بتوانێت خزمەتکەن بە مناڵی کورد لە شاری کەرکووک دەنگدان بە لیستی 142 کەرکووک هێز و ئیرادەمانە چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردووە و کە بناغی خوێنی کوردی لە کەرکووکەکە دانرا لە 2023ەوە هەستا بە بەرنامەیەکی تۆکمە ئەوەی یەکێتی بوو هەستا پێداویستی هەموو قوتابخانەکان لە هەموو کەرەستەکان تەنانەت لە تاخم قەنەفە لە سەلازە لە سبلت لە هەموو شتەکان کەماڵچی پێویستە بۆ هەموو قوتابخانەکانی خوێندنی کوردی ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو پێداویستیەکانی بەبێ جیاوازی نێ قوتابخانە کوردیەکان دابین کورد دابەشی کرد بەسەر هەموو خوێندنگاکانی شاری کەرکووک بۆیە ئێستاکانەش یەکێتی هەمان بەرنامەی هەیە و ئەو لیستە هەمان بەرنامەی هەیە و چکە ئەو لیستە تاکە لیستە لیستی چەپگەڵەکەی بەرە خوا لە خۆش بوو مامە کە لە داهاتووە دەتوانێت خزمەت بە شاری کەرکووکە و ئێمەش لە ڕابردووە خزمەتێکی باشی ئەم کەرکووکە دەکەین و ئیشەڵڵاش لە داهاتووە هەوڵە دێن زیاتر خزمەت بە پەروەردە بکرێت چونکە لە ڕۆژانی ڕابردوو شۆفێنەکانی ویستیان تەنانەت ئەو پیتە کوردیەکان کە لە فۆنتی کۆمپیوتەری بەشەکەیانان نەبوو هەستان دەیانویست بە کتابێکی بەنووسراوێکی فەرمی ئەو پیتانە ڕاگرن بەڵ دوایتر لەلایەن بەڕێز مامەسا شێخ سەباح و مامەسا سامان و مامەسا سیروان ئەوانە نەیانتوانی ئەو بەرنامەیان سەر بکرێت لەلایەن ئەو بەڕێزیانەوە ڕاگیرەکەمان لەگەر جگە لەم کێشەی کە باست کرد سڕینەوەی فۆنتە کوردیەکان لە کۆمپیوتەردا ئەگەر تۆ پەنجە بخیتە سەر برینەکان برینی پەروەردەیی لەم شارەیە چییە؟ یعنی ئەزانین کەیتر دوایەوە بەم دەنگدانەوە ئەگەر وەکو ئاغا فەرمووی ئەگەر هێز و ئیرادە بەدەستبێنینەوە دەتوانین ئەوانە گۆڕانکاری جدی تاکید بەتاکید هێز و ئیرادە بەدەستگێنینیشەوە ئیشاءالله بۆیە ئێمە پێویستە دەنگدان بە 142 کە کۆمەڵێک کاندیدی باشمان تێدایە کۆمەڵێک کاندیدی لەو لستە هەموو یەک لە یەک دکتۆرمان هەیە مامۆستامان هەیە مەلای مزگەوتمان هەیە لە هەموو چین وتێژەکان مامۆستای باش هەموو بابرین هەمووی لێ هاتووە شکر بۆخوا تاکە لیستە کە بتوانێت لە داهاتووە خزمەت بە شاری کەرکووکە بۆیە من لێرەوە داواکارم دەنگدان بە 142 دەنگدانە بە خزمەتکردنی شاری کەرکووک دەنگدانە بە داهاتووی کەرکووک دەنگدانە بە ڕۆشنایەشی ڕووناکی کەرکووکی لە داهاتوودا بۆیە من لێرە داواکارم ینی 142 ببێتە سەنگی بە حەق بۆ کەرکووکیەکان کە تاکە لیستە ئەتوانێت خزمەت بکە
چکە دیارە کە لیستەکان ناڵین ناو هیچ لیستێتر نایێنێ چکە ئەو لیستە بووە لە خەمی کەرکووکە بووە بۆ چرکەیەکیش کەرکووکی جێنەهێشتووە بۆ چرکەیەکیش لە کەرکووک دانەبراوە لیست هەیە دوێنێ پێرێ هاتۆتەوە کەرکووک داوای خۆی بەخاوەن کەرکووک قەزانێ ئەوە کەرکووکیەکان خۆیان بڕیارە دەن کەرکووک خۆی ساحب بڕیارە دەتوانێت خزمەت بە دەنگ بدات بەکەر بە ئەو لیستە بۆی بتوانێت لە داهاتووە چاوەڕوانێکی خزمەتی ئەم کەرکووکە بکرێت وەکو ئێمەش وەکو مامۆسایان بۆی بتوانین زیاتر پەرە بە ڕووی پەروەردەیە بدەین لە نێر خوێندنگاکان و قوتابخانەکانی شاری کەرکووکە بۆ ئەوەی زیاتر بتوانین بە سرودی هێڕەقیبەوە کە بۆی ئاڵای کوردستان لە ڕۆژانی پێنجشەمە هەڵ بدەین ئەمەش هەمووی بە دەنگدانی خەڵکی بە شەرەفی کەرکووکە لە چەند ڕۆژی داهاتوو کە ئەوش ڕۆژەش ڕۆژی هەژدی دوانزەیە بتوانین خزمەتی تێدا بکەین. دەست خۆش مامۆستا. کاک بەختیار محەممەد ڕۆژنامەنووس کاک بەختیار تۆ خۆت وەکو گەنجێک پێم خۆشە باسێکی گەنج بکەین لەم شارەیە ینی کێشە و گرفتەکانی گەنج چییە؟ گەنجی ئەمڕۆی کەرکووک چ چاوەڕوانێکی لەم لیستە هەیەەوە چی دەوێت؟ بڵێ سوپاس بەڕاستی ویستەکانی گەنج پێویستە پۆلێن بکەین بۆی تێبگەین بزەبت چیانەوێ گەنجانی ئێمە بە دڵنیاییەوە یەکەم مەطلبیانەوەیە کە بتوانن ژیانێکی گەنجانەی شایستە بە خۆیان بژین و پێداویستیەکانی قۆناغی گەنجایەتیان تێدا بۆ دابین بکرێت ئەم پێداویستیانە بریتین لە ڕێزلێگرتنیان خزمەتکردنیان پێشکەشکردنی خزمەت گوزاریەکان پێیان و پێشکەشکردنی هەموو ئەوە دەواتانی کە دەیانوێت تێیدا بخوێنن واتە پێویستە لە قوتابخانەکەیان ڕێزلێگیراو بن لە زانکۆکەیان ڕێزلێگیراو بن جیاوازی نەتەوەیان لەگەڵ نەکرێ لە دامەزراندنیشدا دواتر بتوانن دابمەزرێن بۆی ژیانێکی شایستە بە خۆیان پێک بێنن و ئەمانە دوور بن لە جیاوازیە نەتەوەیەکان بۆ گەنجان بەشەکەی تری ئەگەر تەمەشا بکەین لە ڕووی سیاسیەوە گەنجانیش وەک توێژێکی کۆمەڵگا بە دڵنیاییەوە هەمانە و کێشانەیانەیە کۆکوی کۆمەلگای کەرکووچی هەیەی ئەم کێشە سیاسیانە بریتین لە مەسەلەن بوونی ئیدارەیەکی خۆسەپێن لە کەرکووک بوونی پارێزگارێک کە 6 ساڵ زیاترە بە وەکالەت لێرەیە بە سەربازگەکردنی بەشێکی ناوچەکانی کەرکووک جیاوازیکردن لە پێشکەشکردنی خزمەت گوزاری لە گەڕەکەکانی کەرکووک و تەواوی ناوچەکانی پارێزگای کەرکووک نەبوونی ئیرادەی یان بەشداری سیاسی نەتەوەیە کە دەیانوێت بەوە ئیرادەکەی بشکێنن کاریگەری لە سەرگەنجەکانەیە بە دڵنیایەوە زۆربوونی ڕێژەی بێکاری بە دڵنیاییەوە نەبوونی ئەوە قسە بکەین یعنی کەمی من ناتوان بڵێم ڕێژەکە هیچ سفرە بەڵام تەسەورم هەیە لە سەتایەکیش نەبێت ڕێژەی گەنجی کورد لە دامەزراندن لە سلکە سەربازیەکان لە منیوەتەنی لە جێیشی عێراق لە هەموو دەستگایانە گەنجی کوردبوونی نییە ئەمانە بە دڵنیاییەوە گرفتن بۆ گەنجەکانی ئێمە کە ڕەنگە نەتوانن هەلیکاری یەکسانیان دەست بکەوێ و نەتوانن کار ئەمانە دەسەڵاتێکی خۆسەپێن دروستی کرد بە دڵنیاییەوە چی ئەمە چاک کاتەوە من حەزەکەم خاڵێک بە بەڕێستان و بینەرانی کەناڵ عەزیزەکەتان و ئەو مەجلیسە بەڕێزەش دڵنیام هەروە بیر دەکەنەوە ئێمە کاتێک دەڵێن لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە پارێزگاری کەرکووک کورد بووە دەسەڵات لای هێزە کوردستانیەکان بووە بە دڵنیایەوە دەبێت لە خاڵێکی زۆر گرنگ تێبگەینەویشەوەیە ئەو پارێزگارە و ئەو دەسەڵاتە بەرهەمی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووک بووە لە ساڵی 2005 کاتێک لیستی برایەتی کەرکووک سەرکەوتنی گەورەی بە دەنجی کورد و کوردستانیانی کەرکووک بەدەستهێنا بۆیە لایەنە کوردستانیەکان توانیان بە بەردەوام پارێزگار لای ئەوان بێوە ئیدارەی شار بدەن ئەگەر چی کەم و کورتیش هەبێ هەر بۆیەش کاتێکەڵین ئەم هەڵبژاردنە جیاوازە لەوانی تر 18 ساڵە هەڵبژاردننی چیتر بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک نەکراوەتەوە بەداخەوە و ئەم هەڵبژاردنە جیاوازە لەوەی تۆ نوێنەر بۆ پەرلەمان هەڵبژێری کە نوێنەرایەتیکردن لە پەرلەمان بە دڵنیایەوە گرنگە بەڵام ڕەنگە بابەتەکانی ئەو سێکتەرانی کە پێویستە کاری تیابکە سێکتەری گەورەتر بن لە پارێزگایەک و هەندێک جار ڕەبتیان بە سیادی عێراق گشتیەوە هەیە ئەنجومەنی پارێزگای کەرکووک یان هەر پارێزگایەک ئێستا وڕانێکی گەورەی بەسەردا هاتووە ئەوش بریتێ لەوەی بە پێی یاسای نوێی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئێستا ئەنجومەنی پارێزگاکان پێیان دەوتریەوە ئەنجومەنانەی کە دەسەڵاتی تەنیا سیادیان بەدەست نییە حکوومەتی محەلی
پێکدێنن واتە ئیداری پارێزگا پێک ناهێنن بەناو بە مستەڵح پێیان دەوترێ حکوومە المەحەلیە حکوومەتی مەحەلی دەسەڵاتەکانی بەسەر تەواوی وەزارەتەکانیشدا هەیە جگە لە 4 وەزارەتە سیادیەکە واتە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە داهاتوودا خاوەن دەسەڵاتێکی زۆر گەورە دەبێت کە دەتوانێت بە پێی یاسا تەواوی ئەو کێشانە یان بەشێکی زۆری و کێشانە چارەسەر بکە کە ئێستا لە کەرکووکەن و پارێزگاری داهاتووی کەرکووکیش خاوەن دەسەڵاتی گەورە بێ بێ بە پارێزگارێک کاڵبژێراوە لەلایەن ئەنجومەنێکەوە کە ئەنجومەنەکە شەرعیەتی شەعبی هەیە خەڵک هەڵی بژاردووە بۆیە ئەم دەنگدانە زۆر گرنگە و پێویستە هەمووان من داوا لە هەمووان دەکەم بچن دەنگ بدەن و لە نێو ئەو دەنگەشا کە دەیدەن بە دڵنیایەوە لیستی هاوپەیمانی کەرکووکێز و ئیرادەمانەیە مە پێمان وایە باشترین لیستە بۆ ئەوەی بژاردەی کەرکووچیەکان بێ ئەنجا کاندیدەکان کێشە نییە بە هەر کاندیدێکی دەدەن بەڵام گرنگە ئەم لیستە کە عەکسی تەواوی چین و توێژ و پێکهاتەکانی کەرکووک دەکاتەوە هێزێکی گەورەی بەدەستەوە بێ بۆی بتوانیە خزمەتێکی گەورە بکە من دڵنیامە و هاوپەیمانێتی هاوپەیمانەتی یان لیستی یەکەمی تەواوی پارێزگای کەرکووک دەبێت لە ڕووی ژمارەی دەنگ و لە ڕووی ژمارەی کورسیشەوە بەڵام ئەمە نابێ وامان لێ بکا کە سارد بینەوە لەوەی کە ئەو لیستە پێویستی بە ئەوەنە دەنگە بتوانێت بە تەواوی خزمەتی شار بکات بتوانێت بە تەواوی خزمەتی شار بکە بۆ ئەمە هیوامان بە کەرکووچەکان و دانیشتوانی کەرکووک هەیە هەر دواپەیامی خۆشە دەگەر زۆر بە کورتی پێم بڵێ بە یەکە بێکە لە مای خولێکێکایەکی دواپەیامی خۆتانمان پێ بڵێن و ئەو چاڕوانانی کە هەتانە لەم لیستەیە و کێشە و گرفتەکان ئەوەی کەشتێک کە پەنجەی بخینە سەر و داواکاری بێت لە دەنگدەرانی ئەم لیستە بەدڵنیایەوە پەیامی منەوەیە پێویستە هەموو کوردستانیان دەنگ بدەن و دەنگیش بە هاوپەیمانی کەرکووکێز و ئیرادەمانە بە ژمارە 142 بدەن دەستخۆش مامۆستا کەمال دوایین پەیامی خۆت بەڵێ من لێرەوە داواکارم لە خەڵکی بە شەرەفی شاری کەرکووک 12 بێتە ڕۆژێکی زەماوەند دەنگ بدەن بە 142 بۆ ئەوەی لە داهاتوودا هەر خزمەتێک هات بۆ ئەم شاری کەرکووک وەکو مامۆستایان وەکو دامەزراندن بتوانین ڕێژەیەکی باش بەدەست بێنین چکە لە ڕابردووە کە بینیمان شۆفێنەکان قۆسیانەوە کە ڕێژەیەشیان وەکو گرێبەست ئەو ڕێژەکەی خۆیان زیاتر بوو ڕێژەی کورد کەمتر بوو هەچەندە 30,000 بوو بەڵام ئەوان نزیکەی 11,000 زیاتر بوو بۆ ئەوەی ئەو نەهامەتیە نەهێڵین بۆیە لێرەوە دووبارە داواکارم دەنگدان بە 142 دەنگدانە بە گەشەکردنی شاری کەرکووک دەستخۆش مامۆسمان دوایین پەیامی خۆت وەکو ئاغای زەنگەنە مژدا دەمە کەرکووچیەکان ئێمە سەرکەوتوین 142 سەرکەوتووە هەوڵ دەدەین هەمومان ئینشاءالله هەر لە بەیانە تا ئێوەرە تا ئەژدەی 12 بارچی کۆڵان و وینەکانیشە ئەسوڕێنەوە پیسەبیل ئەوەیەوە ئەو خەڵکە بێنین سەر سنووقی دەنگدان لەبەرەوەی ڕۆژێکی مێژوویە گەری ئەمە لە یادمانیش نەچێ ئەوانەی کەوا پێمانیان کرد فترەیە پێشیسە زۆر سوپاس دەستخۆش مام ئەنوەر من داوام هەیە لە خەرکی کەرکووک چاوەکانیان ماچەکەم دەستەکانیان ماچەکەم ڕجایان لێکم بۆ ئازارێک کەرکووک لە دەست خۆیان نەدەن کەرکووک ملکی ئەمەیە هیچ کەسێک نییە کەرکووک یەکێتی پاراستی لە شەڕی داعاشە وانە باە مژنەکانمان تاڵانەی برد ماڵەکانیشمانە ڕما داوا لە خەرکی کەرکووکەکەم مەمنونیانە بم من لە خەڵک زیاتر شکاتم هەیە گلەیم هەیە بەڵام هیچی نایەتە فکرمە دەنگەدەم دەستە خۆش بە مامەنوەر خات و ژیان من داوا لە خەڵکی کەرکووکەکەم کە هەمویان لە هەژدەی 12 بستنە سەر سنووخەکانی دەنگدان دایکان خوشکان ئەوەیان بیر نەچێت کە خەڵکی کەرکووک زیاتر لە 5,000 شەهیدی داوە ئەم کەرکووکە هیوادارم نەهێڵن ئەو خوێنانە بە فیڕۆ بچێ چکە لە ڕابردووە بینیمانە بۆی لە داهاتووە تووشمان نەبێتەوە تکایان لێکم داوایان لێکم بستنە سەر سنووخەکانی دەنگدان وە سەرکەوتنی لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە دەستخۆش کاک سۆران من داوا لە هەموو کەرکووکێک لە هەموو گەنجێکی کەرکووکم بۆ ئەوەی سەربەرزتر و ئازادتربی دەنگ بە لیستی 142دا بۆ هەموو باوکێکش بۆ ئەوی بێ ڕۆڵەکانی نەوەکەی دواڕۆژێکی باشی هەبێ دەبێت دەنگ بە لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە 142 بدە ئەمەیان گۆڕانکاریەکە لە مێژوو بۆ ئەوەی بیسەلمێنین جارێکی تر کە کوردستانی بوونی کەرکووک بەردەوامە
دەستان خۆش بە زۆر زۆر سپاس بۆ ئەم کەسایەتە بەڕێزانی کامڕۆ لەلامان بوون خۆشەویستانەمەی کە بینیتان بەشێکن لە نمونەیەکی جوانی کەسایەتی شاری کەرکووک کە بێگومان لە بەشێکی زۆر لە چین و توێژەکان چین و توێژەکانی تریشمان ماوە هەوڵدەین لە چەندین بەرنامەی تردا بە سێران بکەینەوە لە زاری ئەوانەوە لە سنگی ئەوانەوە کێشە و گرفتەکان پەنجی بخەینە سەر و وەکو بینیشتان هەمویان لەسەرەوە کۆک و متفقن لەوەی ئازارەکان باوە لا بنین ڕۆژی دەنگدان بچین بۆ سەر سندوقەکانی دەنگدان ئەم شارە دەسەڵاتی ئەم شارە بینەژێر ڕکێفی دەسەڵاتی لیستێکە لیستی هاوپەیمانی هێز و ئیرادەیە ژمارە 142 بە هیوایەوە ڕۆژە هەمومان بکەین بە ڕۆژی شادی و خۆشی و خۆشی دەربڕین و کورتبوون تا دیدارێک تێرە شاد بن.